دابەزینی ئاستی بەرهەمە نێوخۆیەکان و ئەو کێشە و بربەست و ئاستەنگیانەی بەردەم جوتیاران و هەنگاونان بەرەو چارەسەری لە کۆنفرانسێکی فراواندا کە ڕێکخراوی USAID بە ئامادەبوونی لایەنە پەیوەنددارەکانی حکومەتی عێراق تاوتوێکران. الحكومة حقيقة غير جادة. لراستيدا حكومة جدي نییە لە بنیادنانی کەرتێکی کشتوکاڵی تەواو بۆ ئەوەی عێراقی پێ ببوژێنێتەوە و لەم دۆخە کشتوکاڵی هەیە زیاتر پێش بکەوێت و هەروەها کار بۆ بەرژەوەندی جوتیاران بکات هاوشێوەی وڵاتانی جیهان. اعتماد شبه كلي على زراعة إلا العراق. ئەمانەوێ چۆن حلەکانیان بۆیان حل بدۆزین کە بەعزێ مشکلەکانی تسويقه بعضێکی بازارە بعضێکی تەکنۆلۆجیە بعضێکی تغییر جووە ملوحەتی ئاو حرارت بەرزبردن و تەکنۆلۆجیە و ئەریگەیشن و ئەمە تشتانە ئەم حلانە بکەینەوە بزانین لەم حلانە کامەی زووترین چی جێبەجێنین بۆ جوتیارەکان. بەرپرسانی کوشتوکاڵ ڕای دەگەێنن ئاڵنگاریە ئابووری و ژینگەی و ئاڵنگاریە نێودەوڵەتیەکان و لە سەروی هەمووشانەوە ئاڵنگاری ئەمنی و سیاسیەکان هۆکاری سەرەکی بووە لە پاشگەزبوونەوەی کەرتی کوشتوکاڵی لە وڵاتەکەمان. العراق تعرض لعدة مراحل صعبة من تحديات أمنية. عێراق ڕوبەڕووی چەندین قۆناغی قورسی ئاڵنگاری ئەمنی و ئابووری و نێودەوڵەتی و هەروەها ژینگەی بووەتەوە. بۆیە دەبێت بزانین کەرتێک کشتوکاڵی زۆر زوودا دەڕمێ و وێران دەبێت دواتر کاتێکی زۆری دەوێت بۆ ئەوەی جارێکی تر ببوژێتەوە. يجب أن نعلم علم اليقين أن القطاع الزراعي يتأثر بسرعة وينهار بسرعة ولكن إعادة بنايته البناء له تحتاج إلى وقت وعامل الزمن مهم جدا في القطاع الزراعي. کاریگەریەکی تەواو لەسەر ژینگەی عێراقەیە لەبەر ئەوەی زەویە کشتوکاڵیەکان داچاندنەکان کەم بۆتەوە بەهۆی کێشەی کەمی ئاو یاخود بەهۆی کێشەی دابەژنەکردنی بە شێوەیەکی ڕاست و ڕەوان لەبەرەوە ئەو کاریگەری زۆری دەبێتن لەسەر ژینگەی عێراق. زۆر جار لە کاتی دروستبوونی هەر کێشەیەکی سیاسیە ڕێگاگرن لە بەردەم گواستنەوەی بەرهەمەکانی ئێمە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە. ئێمە زانین کەشێکی جیاواز هەیە ینی بەنسبەت بارودۆخ و ئاوهەواوە لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق کە دەتوانین ئەمە سوودێکی زۆر گەورەی لێ بگرین بۆ کەرتی کشتوکاڵ نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بە عێراق بە شێوەیەکی گشتی. نەبوونی پاڵپشتی حکومەت بۆ کەرتی کوشتوکاڵی وای کردووە زۆرترین بەرووبوومی هاوردەکرا و کەمترین بەرهەمی نێوخۆیی لە بازاڕەکاندا بەدی بکرێت. لە ئێستاشدا هەوڵەکانی حکومەت بۆ پێچەوانەکردنی دۆخەکە دەنرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.